سەرەتای دانانی جۆزی 16 ئەمپێری بۆ ماڵان و شوێنە گشتیەکان بەشێک لە وڵاتیان ناڕازی بوون و دانانی ئەو جۆرە جۆزیان ڕەت کردەوە، بەڵام لە دوای خراپبوون و پێدانی تەنها چەند کاتژمێرێک کارەبای نیشتیمانی بەشێک لە گەڕەکەکانی هەڵەبجا بە شێوەی یاسایی داوا دەکەن جۆزی 16 ئەمپێریان بۆ دابنرێت. ئەم هاوڵاتیە واژۆی نزیکەی 900 ماڵی 5 گەڕێکی هەڵەبجەی کۆ کردوێتەوە، داوای لە بەڕێوەبەراتی کارەبای شارەزور کردووە جۆزەی 16 ئەمپێریان بۆ دابنرێت، چونکە خراپی کارەبای نیشتیمانی و شکانی مۆلیدەی ئالی ئەوانی ناچار کردووە پەنا بۆ دانانی ئەو جۆزەیە ببەن. هەر لەم ڕۆژانە لە چەند گەڕەکێکی شار بە تایبەتی لەو گەڕەکانە کە ئێمە داوامان کردووە زۆرێک لە مۆلیدەکان بۆ ڕۆژ و دوو ڕۆژ و هەفتە لە کار ئەکەوتن، یا جاری وا بوو ڕۆژی وا بوو 12-15 جار ئەم کارەبایە هەڵئەسا جۆزەکان، بۆی خەڵکەکە ناچار بوو بەوە ڕازی بێت کە جۆزەی 16 ئەمپێری بۆ دابنرێت. تقریبا نزیکی 850 ئەوان 900 ماڵێک ئیمزامان کۆ کردووەوە کەوا خەڵکەکە ئەڵبەت هەندێکی کەم ناڕازی بوو، زۆر کەم بوو، بەڵام خەڵکەکەی تر ڕازی بوون بەوەی ئەگەر بێت و زوو بەڵام فرای ئەم گەرما بکەوێ، ئەوە تقریبا نزیکی مانگکە ئێمە خەریکین ئەگە فرای ئەم گەرما بکەوێت پێویستیانە کە ئەو جۆزەیە بۆیان دابنرێت لەوەی کە ئەو نەمۆلیدە هەڵنەسێت و کارەبا زۆر بەکەمی و لە ڕۆژێکا چەند جارە کوژێتەوە. بەڕێوەبەری کارەبای شارەزوریش دەڵێت دانانی جۆزەی 16 ئەمپێری لە سەرخواستی وڵاتیان دەبێت و هیچ کەس ناچار ناکرێت بە جێبەجێکردنی ئەو سیستەمە. لەبارەی داواکاری ئەو گەڕەکانی هەڵەبجاش بەڕێوەبەری کارەبای شارەزور ئاماژە بۆ دەکات لە ڕووی یاساییەوە کارەکان بەرەو کۆتایی دەچن و جۆزەی 16 ئەمپێری بۆ گەڕەکانە دادەنێن. ئێمە ئینشەڵا ئەوەیان کە بە شێوەی یاسایی هاتووە ئەو فیدەرەیە کە گوندی بامۆک گوندی باوە کۆچەک و هەندێک لە گەڕەکی سەرا و کانشخانی پێوەیە ئەو فیدەری ئینشەڵا لە کاری کۆتاییایە بەم زوانەی ئینشەڵا دەست پێکرێ و ئەمەلمان زۆرە کە ئەوە دەست پێ بکەین. ئێمە هەر فیدەرێک بە جیا خەڵکی گەڕەکە خۆی داواکە کار لەسەر داواکاری خەڵکی گەڕەکەکە یەکەین. داواکاری گەڕەچێک هیچ پەیوەندی بە گەڕەکێکی ترۆ نییە، ینی گەڕەچێک داوای کرد بۆ گەڕەکێ داوای نەکردبێ تۆ بە ئیجباری بڵێ ئەو گەڕەکەش داوای نەکردو هەر بۆی بکرێنە شتیوانیە. ئەو گەڕەکە داوای کردووە جەنابی مامۆستا تۆفیق وەکو نوێنەری با بڵێن خەڵکی گەڕەکەکە ئێمە ڕێنوویمان کردووە ئەو واژۆی زیاد لە 800 ماڵی کۆ کردوتە لەو سنوورە، ئەو سنوورن کە خۆیان ڕەزامەند بوون، ئەو هیچ پەیوەندی بە گەڕەکێکی کەوە نییە کە واژۆی کۆ نەکراوەتەوە. حکوومەت هێشتا بە تەواوی سیستەمی جۆزەی 16 ئەمپێری لە گشت ماڵەکان جێبەجێ نەکردووە، کەچی بیری لەوەش کردوێتەوە کارەبا بکات بە سیمکارت، بەڵام نیگەرانی وڵاتیان لەوە دەست پێ دەکات لە دوای 27 ساڵ حکوومەت و دەسەڵاتی کوردی هێشتا نەیتوانیوە کارەبای پێویست بۆ وڵاتیان دابین بکات. خراپبوونی کارەباش بە تایبەت لەوەر زیاوین هاوڵاتیانی زیاتر بێزار کردو و بە ناچاری پەنا بۆ دانانی ئەو جۆزانە دەبن کە هاوشێوەی بەشێک لە شار و شارۆچکەکان ڕێژەی پێدانی کاتژمێرەکانی کارەبا زیاد دەکات. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.